نهێنیەکانی پێش کامێرای پۆینت تو پۆینت چییە؟ کامێرەکانی خاڵ بۆ خاڵ ئەو دێوەزمەی ئێستا بەرۆکی شۆفێرانی گرتووە و ترسی چۆنەتی غەرامە و سەرپێچەکانی تا ئێستا بە ناڕوونی ماوەتەوە. بەرپرسان و شارەزایانی بواری هاتوچۆش ئاماژە بەو مەترسیە دەکەن و لە نوێترین تاقیکردنەوەی کامێراکاندا ئەفسەر و شارەزایەکی هاتوچۆ دەڵێت وەرگرتنی سەرپێچەکانی کامێراکانمان وەرگرتووە و لە ماوەی یەک هەفتەدا 385,000 سەرپێچی تۆمار کراوە. ئەندامێکی ئەنجومەنیش بە تەنزەوە ئاماژەی بەوە کردووە ئەگەر ئەو هێندەدا هاتە لە هاوڵاتیان وەربگیرێت لە بەرامبەر سەرپێچەکانی کامێرای پۆینت تو پۆینت ئیدی پێویستمان بە داهاتینەوت نامێنێت. دارانی کامێرای پۆینت تو پۆینت یان خاڵ بۆ خاڵ لەلایەن کۆمپانیای ئێرلی فیچەرەوە سەرپەرشتی و دانانی بۆ کراوە. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی سلێمانیش داوای لە شۆفێران کرد تیژڕەویەکانیان کەم بکەنەوە بۆ ئەوەی ئیفلاس بە کۆمپانیاکە بهێنن. شارەزایان بۆ چونیان وایە دانانی کامێراکان بەم شێوەی لە هەرێم هەیە بەراورد بە وڵاتان جیاوازی زۆرە و ئەوەی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان ئامانجیانە خەمی سەلامەتی هاوڵاتیان و شۆفێران نییە، بەڵکو ڕوتانەوەی خەڵک و خۆدەوڵەمەندکردنی بەرپرسان و کۆمپانیەکانیانە. ئەگەرنا ڕۆژانە دەیان ڕووداوی هاتوچۆ لە سەرڕێکە و بانەگشتی و شار و شارۆچکەکان ڕوو دەدات و بەشێکی زۆر بۆ خراپی شەقام و ڕێگاکان دەگەڕێتەوە و کۆمپانیەکانی حیزب بۆچی هەوڵی باشکردنی نادەن لە بری کامێرای گیرفان بڕین بۆ هاوڵاتیان. لەبارەی دانانی کامێرای پۆینت تو پۆینت شاسوار عەبدولواحید لە ئاگرتەیەکی ڤیدۆیی داوتی بەڵێن دەدەین هەر کاتێک دەسەڵات بگرینە دەست دەبێت ئەو کۆمپانیایە بدەینە دادگا. هەرچەندە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم ژمارە ئەو سەرپێچانەی بەرپرسانی هاتوچۆی سلێمانی بڵاویان کردەوە بە هەڵەی دەزان و پێیان وایە ژمارە و لێکدانەوەکان هەڵەن، بەڵام پسپۆڕان بۆ چونیان وایە ئەگەر بەم شێوەیە سەرپێچەکانی هاوڵاتیان لەو کامێرایانەوە بەو جۆرە تۆمار بکرێت دەبێت هۆکارێک بێ بۆ پەیداکردنی داهاتێکی زۆر بۆ حکوومەت و بارکرانێکی زۆر بۆ خەڵک. وەک پسپۆڕان ئاماژەی بۆ دەکەن ئەگەر هەر سەرپێچیەک بۆ یەک ئۆتۆمبیل بە 70,000 دیناریش دیاری بکرێت و لێکدانی ئەو ژمارە سەرپێچە بکرێت ڕۆژانە نزیکەی 27 ملیار دینار دەکات و مانگانەش دەکاتە 810 ملیار دینار. شارەزایەکیش ئاماژە بۆ دەکات چۆن بتوانین خۆمان لە کامێراکان بپارێزین. ئەو دەڵێت بەداخەوەڵێم بەهۆی نایەگرتووی هەمووان و بێئیرادەییمان بارگرانێکی تر بۆ هاوڵاتیان زیاد کرا، ئەویش کامێرای پۆینت تو پۆینتەوە بووە بە ئەمری واقع. دەشێت کامێراکان کوالەتی وێنەکەیان بەرزە و لە دووری چەند سەد مەترێک تابلۆ بگرە کەسەکانی ناو ئۆتۆمبیلەکان دەناسێتەوە لە مەودایەکدا کە دەکرێت 50 بۆ 100 مەتر بێت خێرایەکە تۆمار بکەن. ڕوونتر شۆفێر پێشگەیشتنی بە خاڵی یەکەم واتە کامێرای یەکەم باشترە لە 200 مەتر پێش کامێرەکە خێرایی شەقامەکە ئەگەر 100 بوو بۆ 90 کەمی بکاتەوە. پسپۆڕەکە ئاماژەی بۆش کردووە بەکارهێنانی مۆبایل و قایشی خۆبەستنەوە و هەر سەرپێچێکی تری سەرجادە و شەقام حسابی بۆ کراوە و تۆمار دەکرێت. لەبارەی شۆفێرانی ئۆتۆمبیلی بێسەرەتا و بێتابلۆ ئۆتۆمبیلی دەرەوە دەڵێت ئەوانیش لە سیستمەکە تۆمار دەکرێن و لە وێزگەیەکدا لەو خاڵە دەربچێت بە کاشپارەکەیان لێوەردەگیرێت.